پێش ئەو سیارەی دیڤەندەری 2024 بە دیاری لۆم هات و نازانم لە ئیچێ بوو. ساڵی 2025 جیکلاسەکەیش 2025 کە ئەو دیارە یەکێک دەیەوێ مساومەی لەگەڵ من بکە، یانی لە بۆ ئەو شتە دەدەمێ ئەو شتەم دەوێ مستەحیل وەرناگرم. ئەمن ناوم فەرەحە، مەوالیدم 97 خاوەنی 2 سنتەرم لە هەولێر فەرەح بیوتی، بوتیکی لە بوتیکاتم هەیە لە کوێت و دوبای، 11 ئایتم لە ناو بازارم هەیە. ئەو جیکلاسە تووشی مشکلەمان کرد، پێش سەری ساڵ گوتم هەدیە دیاری لۆ خۆم دەینم، یان ڕۆزرایز یان جیکلاس لۆ خۆم کڕی و ئینشاءالله ساڵی دی ڕۆزرایزەکە دەینم. ئەمن پڵاوم کرد گوتم لە بۆ ساڵی نوێ کە شتێک دەست پێ دەکەم دڵی خۆم خۆش پێ بکەم، ئەو دیاری لۆ خۆم هینا بەس نازانم لۆ ئەوها بوو. ئەمن زۆر خۆم خۆش دەوێ لەبەر ویشتێک لۆ خۆم هینا کە تەقدیری خۆمە لە من تێدەگەی کو ئەو جا ساڵی 2025 جیکلاسەکەیش 2025 ببینە فانز ئەوانەی ئەمنی خۆش دەوێ زۆر کەس، یعنی ئەوەی دەزانی ئەمن کو بەچ دڵم خۆش دەبێ گوڵم لۆ دەینی زۆر کەیفم بە گوڵ دێ. ڕۆژی لەدایک بوونم دەکا 4 دوو ڕۆژی ڤەڵەنتاینی ئەو جە چاوەڕێ بن چ بکەم. ببینە ئەوجا ئەوەی ئەمن دەناسی ئەو شتانە لەگەڵم ناکە، بەس پێش ئەو سیارەی دیڤەندەری 2024 بە دیاری لۆم هات و نازانم لە ئیچێ بوو، یانی هەتا ئێستا ناوەرم گرت بەڵێ. کە ئەو دیارە یەکێک دەیەوێ مساومەی لەگەڵ من بکە، یانی لە بۆ ئەو شتە دەدەمێ ئەو شتەم دەوێ مستەحیل وەرناگرم.